لا هەرکوێکەن و بینەری زوو منم کاتان باش پێشاتەکان لە ناوچەکە وا خوێنرایەوە کە دێنە عێراقیش تا ئێستا شتێکی دیاریکراو لە عێراق ڕووی نەداوە گفتوگۆکان قسەکان بێگومان بەنهێنی ژێربەژێر لەگەڵ عێراقا بەردەوامن لەو نێوەندە ئەمریکا داواکاری دیاریکراوی خۆی هەیە چەند جارێکی ژەم داواکاریان ئەم قسانە لەگەڵ عێراقیەکان و ئێرانیەکانیش بە دڵنیایی باسکراوە لەگەڵ عێراقا باسەکرێ عێراق پرسەکانی خۆی دەباتەوە بۆ ئێران لەگەڵ ئەوانە باسییانەکە یەک دوو جار ئێرانیەکان هاتوون بۆ عێراقم پرسانیان لەگەڵ خودی عێراقیەکان هەر لە بەغداد باس کردووە هێشتان شتێکی دیاریکرا و لەبارەی چۆنێتی مامەڵەکردن یان چۆنێتی گەیشتنی پێشهاتەکان کاریگەریەکان بە عێراق دیار نییە بەڵام بە دڵنیاییەوە دەکرێت زیاد لە سیناریۆیەک زیاد لە ئەگەرێک لە چۆنێتی مامەڵەکردنی ئەمریکای ئیسرائیل لەگەڵ پرسەکەیە بۆ ئێران و بە تایبەتیش بۆ عێراق لە ئارادابێ لەو نێوەندەیە بە دڵنیاییەوە ئەکرێت سیاسەتی دەرەوەی ئیدارەکەی دۆناڵد ترەمپ بۆ مامەڵەکردن لەگەڵ ناوچەکە شێوازی مامەڵەکەیشی لەگەڵ عێراقا دیاری بکە و دەکرێت سیاسەتەکەی بەرامبەر بە ئێران بە دیاریکراوی ئایا ئەچێتە خانەی گفتوگۆ ئەچێتە خانەی سزا ئەچێتە خانەی ئەگەری ڕێکەوتن لەبارەی بەرنامە ئەتۆمیەکەوە هەر شێوەیەک هەر مامەڵەیەک هەر هەڵکشان و داکشانێک لە هەڵوێستە ئەمریکەکە بەرامبەر بە ئێران بە دڵنیاییەوە پێدەچێت کاریگەری لەسەر عێراق هەبێ لەم ماوەیە بەدڵنیاییەوە لە ئەمریکا قسەی دیاریکراو هەیە لەبارەی ئەگەری ئەوەی سەرەتا بە سزا لەگەڵ عێراقیەکانە بێگومان هەموو عێراقنا و عێراقیش وەکو دەوڵەت نا بە تایبەت حەشدی شعبی دەست پێ بکرێەوە ئەو سەرەتا بەم شێوەیە مامەڵەکە لەگەڵ عێراقا دەست پێ بکە بەڵام لەوە زیاتریش جۆرێک لە نیگەرانی و ئەگەرێکی کراوەش هەیە بە دڵنیاییەوە بۆی کە سزای زیاتر بەسەر ئەو کەرتانەیە بیرێ کاکرێ کەرتی دەوڵەتی بن لە عێراق هەموو ئەمانە بە دڵنیاییەوە کرێ کاریگەریان لەسەر هەرێمی کوردستان هەبێ ئێمە لە هەرێمی کوردستان چۆن مامەڵ لەگەڵ هەر ئەگەر و پێشاتێکا بکەین کاکرێ ئەمریکا لەگەڵ عێراقا مامەڵەی لەگەڵا بکەوە بێتە پێشەوە منم پرسانە لەگەڵ دوو میوان گفتوگۆکەم دکتۆر سامان شاڵی سپۆڕی پەیوەندیە نێودەوڵەتیەکان بەڕێزیان لە ستۆدیۆ لەگەڵمان دکتۆر بەخێربەی هیوادارم زۆر باشبی لە ئەڵمانیاش هونەر جاسم نووسەر و لێکۆڵەر میوانی زوومی ئێمەیە کاک هونەر ئێوەش بەخێر بێن نازانم مەگەر باش جارێ ئامادە نییە کە ئامادە بوو پێم بڵێن بۆی گفتوگەکان لەگەڵ ئەویشا دەست پێ بکەم دکتۆر بەخێرەوەی وەسلێمانی خۆشە لێرەیت پاڵنان بە ئێرانەوە تا عێراق هات هەمووانیان گوت عێراقی ژەکرێتەوە بەڵام تا ئێستا شتێکی وا شتێکی دیاریکراو لەگەڵ عێراقا تایبەت بە ئەمریکا ڕووی نەداوە گفتوگۆ هەن و دیارە ئەمریکا چیەوێ عێراقیەکانیش لەو بارەیەوە هەندێک جار گفتوگۆکانیان لەگەڵ ئەمریکیەکانە بردۆتەوە بۆ ئێران ئێرانیەکان هاتوون بۆ ئێرە هیچی وا ڕوئەیە بەم نزیکانە تۆ چۆن وێنەکە بینی تایبەت بە ئەگەری گۆڕانکاریەکان لە عێراق طبعا ئەمێران گۆڕانە لە هاتنی ترامپ بۆ سەرۆکایەتی ئەمریکا زۆر شتی گۆڕی لە ناوچەکە لە بۆ چوونەکانە و ئاشتی لە جیهانیشە هەمووی گۆڕی بۆەوەی کە بینیمان ئەوە بوو یەکەم چۆنەڵێ قوربانی ئەسد بوو سووریا ڕۆی بە ڕۆشتنی سووریا ئەوە بوو هیلالی شیعی چڕان هێزی ئێران لە ناوچەکە زەعی بوو لە لوبنان و لە عێراقی بەدەستەوە ماوە ئەوێ هەموو هێزەکانی لە عێراقا چ بکاتەوە بۆ ئەوەی عێراقی لە دەست خۆیان نەدا بەڵام ئەمریکا لەگەڵ ئێرانە خۆتان نەزانن ترامپ وتی یعنی ئێمە ئامادەین گفتوگۆ بکەین بە شەرتێک ئەبێ ئەوان واز لە مەشروعی نەوەوەکان بێنن پامەنەی ئەو ڕۆژە قسەی کرد وتی هیچ گفتوگۆیەک لەگەڵ ئەمریکا نەتیجەی نابێت ئەما وای لە کرد تومانیش بڕوخێت تومەنی ئێرانی بێتە خوارەوە بە هاکەی زۆر کەم بێ ئێستا تقریبن بە 9 میلیۆن و شتێکە گۆڕێتەوە یعنی ئەمە تەسیرەکانی ئەوەیە ترامپ ئەوەیە لە زۆر شوێنێکەشا باسم کردووە سیاسەتی تازەی ترامپ یەکەم ئەمریکا هەموو شتێکە بێت لە بەرژەوەندی ئەمریکا بێت مەسلحەتی ئەمریکا بێت
ئەبێ خەڵکەکە ئەم نامەیە زۆر بەوردی تێبگا کە تۆ ئەتەوێت تەعامل کێ لەگەڵ ئەمریکا ئەبێ مەساڵحی ئەمریکا بپارێزیت و خۆشت گونجێنی لەگەڵ ئەو مەساڵحە. دووهەم کە بەکارێنە تێ ڕەهەندی هەیە ئەڵا ئاشتی لە ڕێی هێزەوە ڕێگای هێزەوە. مەبەستی چییە؟ سێ جونگەی هەیە. یەکەم دیبلۆماسیەت بەکارێنێ، دووهەم ئابووری، سێهەم سەربازی. بەم خەتانە ڕوا ئێستا لە مەرحەلەی دیبلۆماسیەتە لەگەڵ ئێرانە، لەگەڵ هەموو عالەمە، تایبەتی لەگەڵ ئێرانە. ئێران نە ئەوامری دەرکردووە بۆ ئابووری بۆ ئەو لەگەڵ شوێنی کەشە خۆتانەزانن تعریفەی گومریکەکان زیاب بکات لەگەڵ وڵاتەکانە سینە، کەنەدا، مەکسیکە، ئۆروپاش تاکون حدێک بگرێتەوە حەلیفی گەورەی بەریتانیا. ئەمانە هەمووی خستووەتە جوڵانەوە و هەروەها بە دیبلۆماسیەت لەگەڵ رووسیا و مەسەلەی ئوکرانی ئەمڕۆ سەعات و نیوە قسەیان کردووە، زۆر نزیک بوونەتەوە تاکون داوت کراوە بچێت بۆ رووسیا، ئەویشی داوت کردووە کە یەکتری دەگەشتنێکی زۆر هەیە لەو بابەتانەوە. بینەوە سەر لای خۆمان منتیقەی خۆمان. طبعاً ئێستا ئیسرائیل دەستی زۆر واڵاترە و هەتاکون ئەو دەقەی کە ئەگەر ئێران نێتە سەرخەت لەگەڵ ئەمریکا ئەوە ئیسرائیل دەستی زۆر واڵا بێت بۆ ئەوەی کە لە مەفاعیلەکانیشی بە وەزەرێکی گەورەی پێبین. بەنسبەت عێراقەوە طبعاً ئەو سزا ئابووریانەی کە ئەخرێتە بە تایبەتی لەسەر نەوتی ئێران، ئابووری ئێران خۆی زۆر شڵقاوە، ئەوەنەی تر زەعیفە بێ لاوازە بێ لە ناو خۆیان. هەرچەند ئەوەش لاواز بێ کەواتە دۆلار لە عێراقەوە بێ بچێ بۆ ئێران، ئەوەش عێراقە خاتە ژێر مەترسی سزاکانی ئەمریکاوە. جا من دکتۆر بە تایبەتی دێمە سەر ئەو خاڵیان، چونکە یەکێک لە نیگەرانیە سەرەکیەکانی ئەمریکا کە بەردەوام باسی ئەکا ئەم مەسەلەی چوونە دەرەوەی دۆلارە لە عێراق. یەک بەستنەوە هەیە، بەستنەوەیکی گونجاوە ئەوەی کە هەتا مامەڵی ئەمریکا لەگەڵ ئێرانە لە هەڵکشانە بێ و بە تایبەت ئەم قۆناغی دووەمیشی کە ئێوە باستان کردووە گەری سزاکانە لەسەر ئێران دەکرێت بەردەوام بە نزیکەی وەکو پاکێجێ وەکو سزا لەسەر عێراقیش بیبەستینە و سێری بکەین، چونکە بەردەوام جۆرێک لە بەستنەوە یان جۆرێک لە پەیوەندی لە نێوان عێراق و ئێران، جۆرێک لە پابەستی عێراقی هەیە بە ئابووریە ئێرانیەکەوە لە هەڵکشان و داڵشانە بە دڵنیاییەوە تێگەی مەبەستم. بڵێ ئەمێ ئەوە بڵێم چەند پەیوەندەکانی ئێران و ئەمریکا خراپ بێ ئەوەنە عێراق لە خەتەریا بێ لە خەتەری سزای ئابووری. عێراق ئێستا لە چاوی گەردەلوولەکایە، گەردەلوولەکە هاتووە، عێراق کەوێتە ناوڕاستی چاوی ئەو گەردەلوولە. چۆن خۆمان بپارێزین لەم گەردەلوولە؟ اینجا ئەمان لە جگەل لە سزای ئابووری طبعاً بۆ معلوماتی جەنابیشتان 12 بانقی عێراقی سزا دەرێن، لەوانەشە ئەڵەن 2 بانقی هەرێمیشی تایە. شخصیاتی عێراقی متەنەفس بەهێز لە ناو عێراقا سزایەخرێت و یعنی پارەکانیان ئەم گیانەیە هەمووی حجزی لەسەر ئەکرێت. ئەمە هەمووی خەتەریە لەسەر ئەو جیهاتانەی کە تەعاملەکەن. و بانقی ڕافیدەین و ڕەشیدیش و قسمێکی ژەڵەن TBIشی تایە کە ئەمانەش ئەچنە لە زمنی ئەو بانقانەی کە سزا دەرێن. ئەمە بۆ ئێستا بینیمان لە مانگی یەکی پارە بانقی هودا کە عایدی ئێران بوو وەستانیان لە ناو عێراقا چووکا بۆ تەعاملێکی زۆریە کرد لەگەڵ ئێرانە، وەستانیان تا وەکو سەرافەیەکی ئیشەکە، بانقەکانی تریژ وایان لێکە. لەبەر ئەوە عێراق خەتەرێکی زۆری لەسرە ئەگەر هات و تەعامل نەکە. نامەکانی بۆ عێراق ناردووە، وەلایەکان نامێنێنە، حەشد نابێمێنێ، ئەبێ ئەم سیلاحانە هەمووی وەرگرێت و بخرێتە دەست عێراقەوە. علاقاتی هەتاکون بەحسی علاقاتی هەرێم و بەغاش کراوە حکوومەتی اتحادی کە ئەبێ زۆر باش بێت. ئەو شەریکاتانەی کە لێرە نەوتەکە بێ بکەوێتەوە کارا، ئەمانە هەنگاوی ژراوە
سودانی ئەڵێ مەترسیەکان نەماوە بەڵێ مەترسی ماوە دێمە سەرەوەش دکتۆر ئەم پرسی ئەگەری سزایانە بەلامەوە گرنگە ڕاستیەکەی ئێمە جۆرێک لە گفتوگۆ هەبوو لە بینی ئەمریکا و عێراقا بۆ چۆنێتی چارەسەرکردنی هەموو نیگەرانیانەی کە ئەمریکا نیگەرانی و ڕاستیەکەی داواکاریەکانیش لەبارەی حەشدی شعبی وەلاییەکان ئەو پرسانە دیکەی کە ئێوە باستان کرد ئەوەی کە ئیتر وا وردە وردە دەنگی سزادانی ئەمریکی بۆ عێراق بەرزە بێتەوە ئەیبیستین پەیوەستە بۆی کە عێراق داواکاریەکانی جێبەجێ نەکردووە دوای خستووە ئەمریکا جۆرێک لە نیگەرانی هەیە لەوەی کە پێدەچێ پەیامەکە وەکو خۆی نەگەیشت بێ جۆرێک لە مماتەڵەی عێراقی و ئێرانی ئەبینێ پەیامەکە گەشتۆ بڕوونی سەفارەتی ئەمریکی لەسەر خەتا پەیامەکان زۆر بڕوونی گەشتۆتە دەستیان بەڵام ئایا عێراق ئەتوانێت جێبەجێکە ناتوانێت وەلایەکان لەگەڵ حەشدا سەری کولیان هەیە ئەو وەلایەنە بۆ دەزانی عایدی ئێرانن ئەوانە حکمیان بەدەستەوەی ئەوانە کارەکەن بۆ ئەوەی کە عێراق لاواز بێت عێراق سیادەی نەماوە نە لەسەر عەرزی نە لەسەر ئاسمانی نە لەسەر سنوورەکانی هیچ سیادەیەکی نەماوە فەرموو تورکیا بە هەوسی خۆی لێمانەیە ئەمدا بە هەوسی خۆی دەدەخۆلەکە لە شوونی ئەمە دەوڵەتەکانی عەرەبیەکان پشتگیری سنەکەن لە لایەکەوە یعنی ئەم پشتگیریانە و ئەم تەدەخولانەی کە هەیە هەمووی والێکە کە عێراق وەکو بێسیادە وایە هەیکلەکەی ماوە بە هەیکلێت حکوومەت و هەموو شتێکەکرێ وەکو حکوومەت عەقدەکات کارەکات ئەمانەکە بەڵام وەکو سەیتەڕێی بەسەر ئەم هێزانە بێ نیت دکتۆر ئەو سزادانی بانکە عێراقیەکان بە تایبەت سێ بانکە حکوومیەکە ڕەشید و ڕافیدەین بە دیاریکراویش وە TBI هەروەها چۆتە مەرحەلەی نووسین و ئەگەریکردنی بە پرۆژە و پێشکەشکردنی لە کۆنگرێس و ئەڵە لە دوو مانگەکە ئەم هینە دەرەچێت اینجا دوو مانگەکە کێ و دەسی پێکە لە ئینا بەڵێ ئیشی لەسەرەکەن بەعەلەنی جۆ وڵسن سەنەتۆری ئەمریکی کە ئەڵێت ئەبێ ئەمانە سزا برێن خاستن بەحسی حەجدی وەلایەکانی کردۆ بە ناوی هێناونەتەوە حەجدی شعبی بە ناو هێناوێتەوە ئەڵێ ئەمانە ئەبێ بخرێنە لیستی ئیرهابەوە کە خرانە لیستی ئیرهابەوە هەچ جێتێ بخرێتە لیستی ئیرهابەوە ئەمریکا بۆ هەیە لیانە ینی ئەمە شتێکە لە هەموو عالەمانەوە کۆ لێرە هەچ جێهەتێ بخرێتە لیستی ئیرهابەوە کەواتە مەترسیە لەسەر ئەمنی قەومی ئەمریکا من لەسەر کەساتی جۆ وێلسن دواتر ئەگەر کرا هەندێک گفتوگۆکەین بەڵام ئەوەی کە ئامادە ئەکرێ و وێلسنیش قسەی لەسەر کردووە لە بارەی بانکەکانەوە پەیوەندی بە سزایی ئابوووریەوە هەیە لە بارەی کەسایەتیەکانی با بڵێ ئەوی وەلاییەکان سەرکردەکانی حەشدی شعبی ڕێک پەیوەندی بە لیستی تیرۆر عێراقیەکان تێبگە هاچی سەرکردەی عێراقی هەمووی یعنی سەرکردەکە خۆ مناڵم هەموو سەرکردێک بەڵام کاڵەن سەرکردەی عێراق هەموو عێراق شمولە دوای دێمە بەڵام ئەویان هەمویان ئەوانە چنە ئەرهابەوە لیستی ئەرهابە هەمووی ئەو وەلایەکان بەڵێ وەلایەکان هەندێک فەریقەیە لە حەجدی شعبیشە ئەوانە ناوی چێک وڵسن ناوی هادی العامریشی بردو ناوی عەسایب الحەقی و تۆ جەبائی و تۆ ئەمانێ زۆرن ناوەکان ئەوە دارایی نییە ئەوە یەکسەر بۆ دارایەکە لە هین دەرەچێ لە وەزارەتی مالیەی ئەمریکا کاڵی بانکە حکوومیەکان دکتۆر وەکو ئەوە نییە ئیترەمە سزاکە بەشێک بێ لە با بڵین سزادانی دەوڵەتی عێراقی وەکو دەوڵەت خۆی مەترسی هەبوو لەسەر سزادانی بانقی مرکزی ئەوە یەکێک بوو لە پرسیارەکە ئەوە لە هەر خەتەرەکە بوو ئەوە تا ئێستا نەگەیشتۆتە ئەوە نەگەشتۆتەوە زۆر ئەمە 2 ساڵە ئەمە لە 2022 بە تایبەتی تجدید خراوەتە سەر ئەوە و مەترسی هەبوو لەوە پێشیش کە بانقی مرکزی معاقبە بکرێت کە بانکی مرکزی معاقبە بکرێ کەواتە هیچ نەوە
کە بانکەکانی کە ئۆتۆماتیکیان اعترافی پێ ناکەن. نەگەیشتوتە ئەوەی هێشتان ئەوەی وێڵسن باسیەکەوی لە ئەمریکا باسەکرێ نەگەیشتوتە بانکی نەگەشتۆتە ئەوە. باشە کاریگەریەکانی 12 سەنەتۆریش زایان کردووە بۆ ڕاستەلەی ئێرهابەکان و ئەوانە هەمووی ئەوانە هێشتان لە کۆنگرێسە. بەڵێ دێراسای کرێەوەش ئەڕوات وەکو زەخ لە چ حاڵەتێکا ناڕوا لە چ حاڵەتێکا ئیتر ڕاستیەکەی ئیشی لەسەرەوەکەن بگاتە ئێران مل بنا بۆ داواکارەکانی ئەمریکا ئەم شەڕە لە عێراق دوورەکرێتەوە وەزعەکە هێوەرەکرێتەوە بەڵام ئەوە نییە کە بڵێ نەمێنێت ئەو داواکارەکانی ئەو لە سوڵتەی لە عێراقا نەمێنێت ئێرانج بەوە قوڵ ناکات لەبەر ئەوە ئەمە داماک وڵات دێمە سەری بە دیاریکراوی خیارەکان بژاردەکانی بەردەم عێراق لە دۆخێکی ئاوایە بێت چی بن و ئەوانەی ئێرانیش ئەکرێ چی بن بەڵام ئەگەر بانکە حکومیەکان بگرێتەوە ڕەشید ڕافیدەین و TBI پێم بڵێ کاریگەری ئابوووریەکانی چییە بێ دکتۆر لەسەر خەڵک لەسەر کۆی سیستم ئابوووریەکەی عێراق هەرێمی بە تایبەتی TBI کە پارەکەی عێراق لە JP مۆرگنەوە لە ئەمریکا و فەدرل بەنکی ئەمریکی لە نیویۆرکەوە هات بۆ TBI لە ژێر ئیشرافیەوە چوو بۆ بانکی مرکزی تا ئەوە نامێنێت تعامل لەگەڵ بانکی مرکزی بکرێت بە مباشر بانکی مرکزی بۆ تعامل ناکە مباشر لەبەر ئەوەی ئەو سزانەی کە لەسەر شەریکاتەکان کە لە کوێت زەرەرێکی گەورەیان کردووە تا ئەو سزانە ئەو شتانە لە مەحاکمایە ئەمریکا کە دەستی گرتووە بۆ پارەکانی عێراقا لەبەرەوەی حیفاظی لێ بکە لەمانە ئەوە کاڵی فدرالی ئەمریکا یعنی حکوومەتی ئەمریکیە کەس بۆی نییە بەڵێ من هینی عێراق بەڵام من مەسئولم لێ من پارەکانێ ئەگەر ئەوە نەبێ یاسای 11330 کە هەر ماوەیەک تازە ئەکرێتەوە هەموو ساڵێک تازە ئەکرێتەوە ئەوە بۆ ئەوەیە پاراستنی عێراق و داواکارەکانی ئەم دەوڵەتانە بە ملیارات دۆلارە یعنی بەخوا لەوانەیە 10 ساڵی نتوانی بیتەوە ئەو قەرزەی کە هەشمانە ئێستا قەرزاری 130 میلیارد دلاری ئێستا عێراق 130 میلیارد دلار قەرزارە بەڵام زۆر جار باسیەوە کە دکتۆر کە دای بەزان و دای نەبەزانی کاکە ئێستاش یەدەگی زێڕ و یەدەگی نەختینە بەرز بۆتەوە قەرز کەمی کردووە قەرز کەمی نەکرد سەیری عەجزی میزانێکە قانونی دەوڵەتی عێراقی مالیە ئەڵەیە ئەبێ عەجز لە میزانیا لە سەی سێ زیاتر نەبێ ئێستا عەجز لە میزانەی عێراق لە 23 و 24 و 25 سەی سیە ئێ باشە تۆ فائزە هەبوو تۆ بە 70 دلار داناوە بە معدل بە 80 فرۆشتوتە ئەم پارەیە چوو بۆ چووە ئەم عەجزە نابێ کەمیکەیتەوە ئەمانە قسەکەن ئێستاش پارە قەرزەکەن لە باقەکانە باشە جا دێمە سەر ئەوەیان بە تایبەتی ئەم تۆ گوایە فائیزت هەبووە بەڵام پارەکە لەکوێیە و دەینە سەر مەسلەی تەهریب برنە دەرەوەی پارە بۆ دەرەوەی عێراق بەڵام لەبارەی موچەوە ئەگەری دروستبوونی گرفت ئەبێ دکتۆر ئەگەر ئەم بانکە حکومیانە سزا بدرێن لەلایەن ئەمریکاوە موچەی چیە؟ موچەی هەم عێراقیەکان هەم هەرێمی کوردستان موچەی عێراقیەکان لە یەک لەو دوو بانقەوە ناڕوات موچەی عێراقیەکان لەو بانقانەی کە موجازن لە بانکی مرکزی عێراقی ئیجازیان هەیە ویان هەیە ئیشکەن یعنی ئەوان کە پێڵەن تەوتین ئێمە پێڵێن هەژاری من ئەوان عینشتا هەردوو لە عینەشتە ناوەکانیان فەرقەکە بەڵێ تەسیری هەیە ئەوەی کە موچەی هەیە لەگەڵ ئەم بانقانە تەسیری هەیە بۆ ناخۆ تەسیری بەڵام ئەم حساباتانە لە دەرەوە ئیش ناکە مەسەن ڤیزە کارتی هەبێ شتێکی هەبێ ناڵن لە دەرەوە ئیشکات بانقەکانی تر ئەتوانین ئیشکەن ینی معاملاتی دەولی ناتوانین بکەن بەڵام موچە خۆرێک ئەگەر لە بۆ نمونە موچەکەی لە ئەوانەی هەرێمی کوردستان باس بکەین لە TBI لە چوارچێوەی پرۆژەی ژماری منە لە TBI هەڵبژاردووە کە ئەتوانێت شتێکی دیاری کراو بکە لە ئەگەری سزادانی TBI بیگوازێتەوە یان وەکو سەرافەیەکیشە کە ئەتوان لە ناوخۆ مەعاش بە ئەتوانێت ئەو شتانە بکات بەڵام بۆی نێت تەعاملی دەولی بکات ڕوونە دکتۆر سامان شتێک کە بەردەوام ئەمریکا زۆر باسیەکەوە نیگەرانە لی ئەوەیە کە دۆلاری عێراقی پارەی عێراقیە چێ بۆ ئێران و پێچکردنەوەیەک بە سزاکانی سەر ئێرانە هەیە عێراق جۆڕایەڵی دوزانم داواکاریەکانی ئێران نییە ئەمریکا وردەکاری ئەم پرۆسی تەهریبە ئەم ژمارانە
ئەیزانێ ئاسانە بۆ ئەمریکا زۆر ئاسانە و لەبەر ئەوەیە تقریبا ئستا 19 بانقی عێراقی ئۆڕەدی سزاراون لە مدەتا یان لە زمانی بایدنیشەوە بۆ ئەمیش و ئەزانێت کاکە هەرچەند تمەنیەتە خوارەوە زیاتر کڕیاری دۆلار هەیە دۆلار بەرزەبێتەوە ئەیکڕن لە بازار ئەمە ئیمڕۆ بیستمانەوەی کە تمەن هاتە خوارە وەکو بەحسم کرد لە پێشیشەوە کڕیار هەیە لە دۆلار چکە تمەنیەتە خوارەوە خەڵگەهێن دۆلارەکە کرم بۆی پشگیری بڕوا بۆ ئێران خەڵک ئەوانن کە پشگیری ئێرانەکەن پشگیری ئەبای ئێران لە هەموو عێراقە و بۆیانە ڕوا لە خوارەوەی کردنەوە لێرەوەی کردنەوە لێرە و لە هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستانی شەوە ڕات بۆ تووشیا ڕوا بۆ ئێرانە ڕوا زۆرێکی بۆ ئێرانە ڕوا لە جنوبەوە ڕات خاڵسەکان یەکشت بەڕوونی بڵێ لە تورکیاوە ڕوا لە هەولێرەوە بۆ تورکیا بۆ ئێرانە ڕوا لە سلێمانیەوە بۆ ئێران دکتۆر یان وڵا لە هەردوو لاوە ڕات لە هەولێری شەوە ڕوا لە سلێمانی شەوە ڕوا سلێمانەکە زیاترە بە حکمی ئەوەی کە سنوورێکی گەورەترمان هەیە تەعاملی ئێمە لەگەڵ ئێرانە زیاترە ئەمریکا ئاگای لەوە هەر هەمووی هەیە وایە کاکە احتیاجی ناکە ئێستا ئەمریکا جاسووسی هەبێ لە ناو عێراقا و بەتایبەتی ناو کوردستانە خەڵکەکە بە مەمنونیت ئەخباریانات من خۆم ئاگام لێ هیچ احتیاج ناکە بە دوای خەڵک کابگەرێ خەڵکەکە بە ئاسانی ئەو چۆنەڵی کتابانەی کە دەرەچێت لە وەزارەتەکانی حتاکو وەزارەتە معنیەکانی کە زۆر ئەبێ هین بێت سڕی بینێنی بێ لە هێوانە باشە ڕسمێگرن و بۆیانە نێرە ئەو بانکانی لە هەرێمی کوردستان داکانیان بێتەوە لەژێر چەتری حزبین و ناتوانم تاکن خۆیان ئەعلانی نەکرد ناوەکان بەڵام ئەو حکوومەکانەوە ئاسانە بەڵام باقەکانی تر تاکن حکوومەتی ئەمریکی خۆی ئەعلانی نەکە جوانی ئیسان پێشکە یان ناوی مەسئولەکان بڵێ یان شتەکان بڵێ لەوانەیە بگۆڕێت طبعا مەسئولەکانی متەنەفذ یان چی مەسئول دکتۆر کاتێک ئەمریکا سزایەکی دیاریکراوە خاتە سەربانکێکی دیاریکرا و زۆر باشە زانێ سەر بە چلایەنێکە بۆ نمونە ئەمە بە معنای گۆڕینی پەیوەندیەکانیشی نایە لەگەڵ ئەولایەنە دیاریکراوەیە بە دەوڵەتی عێراقەوە بە هەرێمی کوردستانەوە بە هەموو ئەو سەرکردەوە حیزبانی دیکەش کە ئەکرێ بانکیان بێەوە بانکەکانیان تووشی سزاکانی ئەمریکا ببن بە معنای کاریگەری لەسەر پەیوەندیەکانیش نایێت جۆری سیرکردنی ئەمریکا بۆ دەوڵەتی عێراق بۆ هەرێمی کوردستان بۆ حیزبەکان بۆ سەرکردەکانیش بەڵێ عێلاقا دەگۆڕێت تەسیری ئەبێت بێگومان تەسیری ئەبێت بەڵام ئەبێ ئەوان بزانن کە ئەمە بەڕەڵایی نییە ئەمە کراوە نییە ئەم پارەبردنەوە 400 میلیارد دلار 400 میلیارد دلار دیار نیە لە عێراق ئەوە ئەمیست ئەو ژمارەیە بپرسم وڵات دکتۆر ئەمە دقیقە بەڵکرێ دیاری بکرێ لە عێراقا 400 میلیارد دلار براوە بە زۆر هەموو تەقریرەکان کە هەیە 400 میلیارد ڕۆژ لە ئەمریکاش بەحسەکرێت و لە ناو عێراقیشا بەحسەکرێت بەڵام کەس ناڵێ ئەمە چوو مەسەن لە 2014ەوە میزانێ نەبووە باوەسی خۆی مالکی سەرفی کرد یعنی ئەو پارانە زۆریشی لە زمانی مالکی یەکێک لەو قوربانیانەی ئەم پارانە کە دروست کردوە ئەحمەدی چەلەبی بوو کەشفی کرد وتی 300 میلیارە ئێلەکە ئێکۆ مردووە ئەوتی 300 میلیارمان ئەزانین لە کوێ لە چ بانقی کاوین چێوینی چێنین ئەحمەد چەلەبی بزانێ ئەمریکا نازانێت باش ئەنی معقولە تەقریرەکەی ئەحمەد چەلەبی لای ئەوانە هەموو ئەوانی کە بەشدار بوون لە برنە دەرەوەی پارە بۆ دەرەوە ئەمریکا مامەڵیان لەگەڵاکە بە هەرێمی کوردستانیشەوە بە هەمووی معاملەیان لەگەڵاکە کاکە کە ئەو پارەکانی حزەکە کە حزی کرد تەواوتر ئەمە چیت هەیە معاملە لەگەڵاکە سیاسی بن ئەگەر هێزیان هەبێ قووەتیان هەبێ ئەگەر بزان ئیستیفادە لە قووەتەکە معاملەیەکەن لەسەر ئەو ئەساسە یعنی ئەوە زۆر مهمە کە بزانن مەسەن لە عێراقا قووات هەیە شت هەیە هێزیان هەیە ناو پەرلەمان بێ معاملە لەگەڵ ئەمریکا تەنها لەو تەهریبە لەو برنە دەرەوەی کە بە نهێنی ئەکرێنی گەرانە یان هەندێک مامەڵی دیکەی عێراقیش هەیە لەگەڵ ئێران پەیوەندی بە کڕینی غازەوە هەیە پەیوەندی بە هەندێک مامەڵی دیکەی دیاریکراوە هەیە
اینجا دووش دەکات دووش دەکات عقوبات هەیە و هینیشێ عفاعات هەیە لێ خۆشبوو لێ خۆشبوون عفاعات خۆشببوونی ئەبدی نییە عفاعات مثلا عقوباتی خستۆتە سەر ئەم بانقانە اقتصادی ئێران ئەبێ لاواز کرێ عقوبات دەخرێتە سەر عێراق بۆ ئەوەی عێراق سزاکەی بە مثلا عفاعات ئەڵەقەی ناکە هەموو چوارمانێک بۆی زیاکە بۆی اقتصادی عێراقی نەڕوخێ بۆی ئینە کارەبا بکڕن لە ئێران باس بکردن ترامپ ئەلەوەداوامە بێیان بۆی هەیە ئستا دیراسی ئەوەکەن ئایا تاکوون چەند ئەتوانێت ئەم دەوڵەتی عەرەبیانەی کە دەوروخولین سعودیە تورکیایە کوێتە قەتەرە چەند ئەتوانن کارەبا بن بە عێراق چەند ئەتوانن غاز بن بە عێراق بەڵێ بۆ ناچێتە سەر پێ ئەچێتە سەر پێ بەڵا خۆ دەزانی بۆ ناچێت سەر پێ چووکە ئەوانەی متەنەفزن لە عێراق دائما عرقلا خەنە سەر ئەم عقدانە مثلا کارەبا وحدەیەکی بە $9 لە $9 تقریبا شتێکی وایە 9 سنت عفوا 9 سنت دەکرێ سعودیە یا بەدونی و دەمێکە سوودانی نایکرێت لە سعودیە چکە بۆ متەنەفع پارەکە بچێ بۆ ئێران بوون یعنی شتەکە دیارە لە بەردەمی ڕێگەکاتەوە دکتۆر ترەمپ کەسایەتێکی تۆزێ توندی هەیە و با بڵێن پیاوی ڕێککەوتنە یا وەرە ڕێک بکەوین یان ئەوە تایترەوە ئەلتەرناتیڤەکانی دیکە لە بەردەم ئەمریکا ڕوونەچی بەڵام شەڕ ناکات محاولەکە بە دووش دیبلۆماسیەتەکە و ئابوووریەکە ئەوە بگاتە عەسکەری ڕوونە ئەمەی کە ترەمپ ئەیکاوە ئیترەوەی من و تۆ باسیەکەین وە بۆی هەیە بگاتە بانکی ناوەندی عێراقیش وا لە عێراقیەکانەکە کە بەخۆیانە بێنەوە و ڕاستیەکەی وا لە ئێرانی ژەکە بە شێوازێکی با بڵێن کراوەتر دیبلۆماسیتر ناتوانێت چکە احتیمادی لەسەر ئێران عێراق مەکینەی دروستکردنی پارەیە بۆی یعنی واز لە عێراق بێنیە یعنی سنوور دار کرایە و جارێکی تر ئیلە لەبن چێتە ئەو دوو سنووری عێراقەوە چۆیسەکە لە بەردەمی خۆیەتی یان نەتوانێت بچێتەوە دوای خەتی خۆی حدودی خۆی بتوانێت دەوڵەتەکەی خۆی بنیام بکە ئیش بکە کار بکە خەڵکەکە بوو بژێتەوە لەم هەژارەی کە دروست بووە لەم ئابوووریە خراپە هەر ناچار نابێت دکتۆرە و ئەلتەرناتیڤە بگرێتە بەر چونکە گەر ئەوە نەکا سزاکان هەردێنە سەر عێراق گرفتی گەورە بۆ عێراق دروستە بێ حەشدی شعبی چوزانم ئەگەر مامەڵەیەکی قانونی باشی لەگەڵا نەکرێ و حل نەکرێ لەو چێ مامەڵی سەربازی لەگەڵا بکرێ و چۆن لەگەڵ حیزب الله و حەماس و ئەوانەی دیکە شاکرا الأخیرا بەڕاستی ئێرانیش پێم وابێ دەوڵەتێکی تا حدێ پراگماتیە و هەندێک جارە توانێ بڕیاری ئاقلانە بە ناگاتە ئەوەی ئەو بڕیارە ئاقلانەیە بە یان قورسە بووی دۆخەکە زۆر قورسە بووی دۆخەکەی سا زۆر قورسە بووی کە لاوازی ئەو لەو دوو وڵاتە تاکو نۆکو هەر لوبنان و سووریا و حەماسیش بەو شێوەیە تەمان ئێران زۆر ئیستیعرقەلە بخاتە سەر ئەم ڕێکەوتنی کە هەیە بەڵام ترامپ تهدیدێکی بەهێزی کردو تاکو ڕۆژی شەمە ئەبێ ئەو 33 کەسە بەرەڵاو بکرێت ئەگەر نەکرێت چیەکرێت ئێوە فەڵەستینیەکان نابات کە حەماسی تایە قووەتەکە لەو دوو منتقەی بیان باتە مەسر و ئۆردن ڕوونە یعنی ئەمانە هەمووی شتە لەبەر شڵەژانی مووقفە شتێک دروستەکە فڕێە بۆی خەڵکەکە بزانێت ڕەتفعلیان چییە و ئەو شڵەژانە نەتیجەی کا بە واقع لەسەر ئەوە مشکلەکەیە ینی سیاسەتێک هەیە سیاسەتی شڵەژانێکی دروست دەکرێت لە پێشەوە اینجا بۆ ئەوی خەڵکەکە ئێستا خەڵکی غەزەر لە باتی بیر لە شتیکە بکاتەوە ئەڵێ ناڕۆین لە عەرزەکەمانە یعنی بیر لە هیچ شتێکیکە ناکەنەوە ئەوژەڵێ نا ئەڕۆن ئەبێ بڕۆن ئەم شڵەژانە لە عێراقا ئەوە بوو کە باسمان کرد بۆی هەیە بە سزا و بە چوزانم ئەوانەی کە باسمان کرد ئەگیرێتە بەریان بۆی هەیە قۆناغی دیکەش ئێمە ئەم ویستە ئەمریکیە ئەم تەعەنوتە بە عەرەبی تەعەنوتی پێڵێن با بە کوردی بڵێم کە لە ڕەقی سووربوون ئەمەی ئێران بەوەی کە هەر لە عێراق ئەمێنمەوە ئەمریکاش داواکاری دیاریکراوی هەیە کە ئێران لە عێراق بچێتە دەرەوە عێراق بێتەوە بە خۆیان ئەمە ئاگاتە ئەوەی کە ئیتر بەڕاستی شڵەژانەکە لە دۆخی سزای ئابووری و ئەمانی دیکەەوە بچێتە قۆناغێکی دی تەسەوریەوەکەی
خۆی هەموو شتێ مەراحلە تێگەی کە ئابووری کرا لەناو عێراقاکو ئەمە هەرێمی کوردستانیە عێراق مانگێک با تاخێری کەمەعاش زانە چی ڕوویە لە بەغا ڕوویە مزاهراتێک ئەچنە سەر وەزارەتەکانیش تێگەی دار و بەر تێگەیە تێگەی کۆنتترۆلیش ناکرێت کۆنتترۆلیش ناکرێت شعبیە بێت تێگەی ئەوە مشکلەکە وەکو ئێرە نییە ئێرە یعنی هەچۆنێ بێ توانیوانە ئارامێکە ڕابگیرێت چۆنێ بێت کاو ئارامێ زۆر گرنگە ئەو ئارامێ بشڵەژێ تێک بچێت ئەوەیە کە دشمنانەکانی تۆ ئەوێت ئایا خۆت بە خۆتێکەی ئایا کورد ئەوێ خۆی ماڵی خۆی وێرانکە ئەو ئارامیە گرنگە بەڵام بەمەرجێک ڕاستیەکەی تر گوێگرتنەکەش لە ئاستێکی باڵاترابێ لە بەڵێ ئەبێژدارەکان نەوەکو هەر ئەوە بێ ئەبێ شەفافێت هەبێ لە ئیشەکانە ڕوونچاوی ڕوونی هەبێت لە معاملاتەکانە هەموو شتێک ئەبێ بۆ خەڵک ڕوون بێ بۆ ئەوەی بتوانانی جارێککە متمانە وەرگریتەوە ڕوون ئەو متمانەیە کە لە دەست داوە بە ئاسانی نایەتەوە ئێستاش لە سلەیمانی مەسەلەن هەژماری من قبول ناکەن ئەڵە تەوتینمانەیە وایە نیە کاردوشی یەکێکە بە حسابی محکمەی اتحادی و بەنقی مرکزی تێگەی بەڵام ئێستا بە حسابی وەزارەتی دارایی یەکشت نییە دووبارە کتابی کردوەوە لە پێنجبینیت وایە سێ داواکاری هەیە ئەمە کەی نەجاتمانە بێت دکتۆری ئەنی تخوا با بینە سەر ئەوەش دوڵا داواکارەکانی هیچی تازەیتیانێ بۆ معلومات یەکەمەڵێ لیستی مانگی دوم بۆ بنێرە ڕوونە داهاتی نانەوتین بۆ بنێرە لەگەڵ تەوتینەکە تەوتینەکەی داوای چی کردووە ئەڵێ ئەو کەسانەی کە لە تەوتینی پێڵە ئەو کە لە هەژماری منە ئەبێ بە لیست و بە ناو بە معلومات بۆم بنێری خۆ ئەو ناڵێ من ئتر لەمە دوا من ئەی خەمە سەر حسابیان ئەڵێ بۆم بنێرە بۆی ئاگا بم بۆی مانگی داهاتوو بزانم ئەگەر ئەم مانگە 400,000 هەبێ بڵین لە هەژماری من وەرێگرێ بەکات مانگەکەی تر ئەبێ بە 450 ئەبێ بە 430 ماخۆل بۆ ماقول نییە بۆی بزانن ئایا ئەمە حکوومەتی هەرێم بەرەو پێشەوە و یەک شتێکەش بڵێم حەزەکەم ئیزافە بکەم لە حکوومەتی نوێ کە پارتیوێکێتی ڕێکەون لەسەری و ڕێکەوتون گەشتونەتە کۆتایی تا وەکو ئەعلان کراوە کۆبوونەوەی باڵای هەردوو لابێت و بۆی حکوومەتەکە تشکیل کرێ و بینیشمان هەردووکیان سەرۆکی حکوومەت و نائیبەکەی لە دووبەین ئێستا ئەمانە هەمووی ناونیشانی چاکن بەڵام دوای ئەوە ئەگەر ئەمە ڕێکەوتن لە سلەیمانیش و لە هەڵەبجەش و لەو شوێنانیشە ئەوژەکە ویستم پرسێک بپرسم دکتۆر ئەمەی کە باسمان کردوتت ئەگەر عێراق ئەمە نەکە شڵەژانێکی گەورە دروستە بێ و دیارە بەرەو چوو ئەڕوات بۆی هەیە هیچ نەبێ لە قۆناغی سزاکانی شارڕاستیەکەی و ئەگەری گرتنەوەی با بڵێن سزادانی ئەو هێزانەی سەر بە حەشدی شعبین ئەو هێزانەی کە وەلایەکان ئەمانە هاوکێشەی سیاسی و هاوکێشەی هێز لە ناو خودی شیعەکان خۆیان و بەگشتی لە ناو عێراقی شاگۆڕێت بڵێ دوکاگەر ئەو هێزانە خرێنە ناو حکوومەتی عێراقەوە خرێتە ناو وەزارەتی دیفاعەوە شتێکی وایە ینی ئەمە هێزانە ئیمکەن و بیان خەنە ناو پۆلیسەوە و ئەمن و ئەوانەوە باشە ئەمانە وەلایەکان بە تایبەتی وەلایەن بۆ تۆ نییە وان کاڵەن وەلایەن وەلایەن بۆ وەلایەتی الفەقیه هەیە ئێ باشە ئەمانە بخرێنە ناو دەوڵەتەوە چی دروست دەکات شڵەژانێک دروست دەکات ئەمانە بێت چەک دکتۆر هەر ئەوەشە پێم وا بێڵێن ئەمریکا بەم فۆرمەی چارەسەر ڕازی نییەوە شتێکی زیاتری ئەوێ ئەمە ئەوەیە ئێران ئەوێ ئێرانەیە بەڵام ئەمان ئەتوانن چۆنی بکەن چەکەکانیان لێبسەرنەوە چەکی قورسەکانیان هەمووی ئەگەر نەیاتەوە بە عێراق بابی باتەوە بۆ ئێرانە گەرینی ئێرانە بەڵام ئەم کەسانە لە ناو حکوومەتە لە ناو کەرتی تایبەتە شوێنیان بۆ بکەنەوە قوڵ ئەگەر نابێ ئازانم نابێ بچنە ناو هێزی ئەمنی و ڕوون ئەوواوە قسەیەکەیە ئێستا تازەترین شت نازان مەگەر غەڵەت بمیان تازەتر لەوە هەبێڵێن بکرێن بە گاردی کۆماری ئەمەیان تا چەند ماقولە ئایا جیاوازیەکی هەیە لەگەڵ سوپا و لەگەڵ نازانم ئەمە شتانی دیکە سوودانیش زۆرم ئەم چارەسەری زۆر پێ قبول نییە باش نییە ئێستا وەلایەکان و حەشدی شعبی لە جێشی عێراقی بەهێزترە تۆ لە دنیا نەبووە تۆ
استاوكو شون إيران حرس الثوري يعني حرس القدس لا إيران بهستر لا جيش كز جو لا جيشي هذا جيش لا جيشي إيراني يقري كز بيستوتا هر أوان أين اشتياني ويلي ردروز حشد بعين شد أوا شارع سري أوا كسستاني بيت فتوى كبا بلا داعش نما فرمو إيوا حلي حشد كان گرفتەکەوێ داوایان لێ کرد دکتۆر بەڵام ئەویش قسێکی دیاریکراوی کردوتی من کاتی خۆی دووجار فتوام ماوە و فتواکەی من ناڵێ حەشدی شعبی لە دەرەوەی با بڵێن هەیکەلی بەرگری و سوپا و هێزە ئەمنیەکانی عێراق دروست ببێ لێ هەر کە فتوام ماوە ئەبوو لە چوارچێوەی ئەوەیە دروست ببێەوە چیتر ڕاستیەکەی من فتوى ببروني شلون فتوى إياها بحشد دروز بيه فتوى بات ك حلي كان يعني أو فتوى كجاء بيه الروم بيت نابي كريبا شلون الله بشوي يشتي أو كلماتي و بكار بين كرون نبي باشە باسی جۆ ویلسنمان کرد جۆ ویلسن دیارە سیناتۆرێکی ئەمریکیە و لەم ماوەی ئەخیرا زۆر باسی عێراقەکە و بەڕاستی زۆربەی شیعەکانیش با بڵێن گوتارەکانی جۆ ویلسن تۆ چۆن سەیریەکەی بەڕاستی قسەکانی کە ئەوەی جۆ ویلسنەی کە ئەو شتەیە کە لە ناو ئەمریکایە خۆ بەخۆ لە ناو کۆنگرێسا وردە با بڵێن فۆرمە گرێ گەڵاڵا بێوە بە سیاسەتی ئەمریکی یان نە قسەیەکی شەیە کە گوایە جۆ ویلسن با بڵێن بەکار بهێنرێ بۆ گەیاندنی هەندێک پەیامی دیاریکراو بۆ عێراقیەکان مەرج نییە هەمووی ئەمەی کە هەیە دواتر ببێ بە سیاست لای ئەمریکا خۆی لە دیموکراتەکان سیاسەتی ئەوان هەبوو لەگەڵ ئێرانە بە گفتوگۆ و ئەوان جوایان لێکرد گەشە بکات لە ناوچەکە سیاسەتی ئۆباما بوو سیاسەتی بایدن بوو دوای ئەو کار لەسەر سیاسەتی بایدنە ڕێبەر عەفو بخۆرەوە اینجا ئەمان هاتن ئەو سیاسەیان گۆڕ ئەمان سیاسەتی ئەمان زۆر جیاوە ئەو بخۆرەوە دکتۆرە زانیوە جارێک تریش بیرتە لە هەولێرەوە لە هەولێریشەوە وا بوو بەڵێ سەلامەتیە بژی بە قوربان چاوی ترامپ سیاسەتی زۆر جیاوازە ئێستا هەردوو کۆنگرس نواب و پیرانشی بەدەستە ئەو ئەم بەدەستەی کە هەیەی ئەتوانین بڵێن وەکو حاکمی مطلقە یعنی هەچێ داوا بکات لە کۆنگرسایان لە کۆنگرس بە هەردوو پیران و نوابەوە بۆ یەکێتە سەر چکە بەدەست خۆیانە يعني بردنەوەکەی هەرەوەنی ڕئیسەتی جمهوری بردوێتەوە ڕئیسی ئەمریکیانە ئەوەشی بردەوە جا وڵسنیش کۆماریە کەواتە کاتێک کە قسێکی دیاری کراوەکە و دیارە لە گیرفانی خۆی ناڵێ باگراوندی هەیە و پشگیری هەیە و ئەمە کە پێشکەشەکە دوایی ئەڵێ کە چی بکرێت یعنی کە ئەم پێشکەشی ئەکات ئەمە بۆ ئەوەی یاسایەکی بۆ دەرچێت ئەوەی پشگیریەکی بۆچێەوە ڕئیسی پشگیریەکە باشە دکتۆر پێم وابێ نازام هەڵەمیان نابۆم ڕاستکەرەوە تۆ ئاگادارتری ئەوەی ویلسن نەگەیشت بۆ ئەوەی کە بانکی ناوەندیش بگرێتەوە سزا نا وڵسن دەستی لە ئابوووریەکان ناوە جارێ هجوومەکە لەسەر وەلایەکان و ئەوانی ترا ئەوە وتم لە بانکی لە حکوومەتی لە وەزارەتی ئابووری ئەمریکاوە دەرەچێت ینی سکرتەری ئۆفیس یعنی ئەگەر بە قسەکانی ویلسن بێ و ئەوەی کە زیاتر باسی تیرۆر و چی و لیستی تیرۆر ئەواناکە حەشدی شعبی لە خەیاڵدانی ئەمریکیا بە هیچ شێوەیەک لە عێراق پیتر شوێنی نابێتەوە ئێران ئەیەوێت نایەوێت وەلایەکان ئەیانەوێ نایانەوێ ئەمە بڕیارە ئەمریکا بڵێ ئەمە بڕیارێکی تەواوە ڕوونیشە و نامەکەش گەشتووە جا ئێران چۆن لەگەڵیا کارەکات عێراق چۆن لەگەڵیا کارەکات و سوودانی زۆر مەحرجە بەڵام سوودانی هیچی بەدەستنی ئەو قسەی ماوەی پێشوشی کەوتی تقریبن بە حکمەتی خۆمان مەترسیەکانمان دوورخستەوە پێ ناچێ زۆر با مشکلەکانی ناو عێراق حەلکە اینجا بە حکمەتی خۆی بەحسی ئەمریکا باشە
ئێمە لە کوردستان چۆن مامەڵە بکەین دکتۆرە گەروا بێ گۆڕانکاریەکان کاریگەریەکەی و سزا چوزانم مامەڵەی ئەمریکا لەگەڵ عێراق دێت شەڕون لابد من وەکو عەرەب ئەیڵێ ئێمە شەڕەکە لەوانەیە هەر سزای ئابووری بێ سزای ئابووری بێ ئێمەش زەرەرەکەی کە ئێمە تەرەف نین بەحسی پێشمەرگە ناکە بەعکسەوە پێشمەرگە ماگانە 20 میلیۆنیاتێ تدریب پێکە هێزەکانی پێشمەرگە یەکە قاتەوە تا لەو هەوڵە هێزێکی پێشمەرگی نیشتیمانی هەبێت بۆ ئەو مەسلحەتی ئەوە لەوایە بەڵام ئەگەر بێت بەحسی وەلایەکان بکەیت فەرقەکە باش ئەوەی کە حکوومەت هێرمی کوردستان وا زوو پێکێت شتێکی باشەوە نییە چونکە دۆخەکە بەڕاستی تەخیرکردنی کە هەڵناگرێ و دیارە ناوچەکە عێراق چوزانم هەرێمی کوردستانیش ئیتر لەبەردەم چ گۆڕانکاریەکان و بیشی بەستینەوە بە دڵنیایی و بە پرسی ڕۆژاوای کوردستان و سووریا و ئەو پرۆسەی دیکەشکە لە باکووری کوردستان و تورکیاش دەستی پێکردووە هیچیان ئەمانە لە خۆیانەوە ڕوونایەن نا طبعا ئەمە پشگیری هەیە و ئەمریکا زۆر ئیشەکە لە پشت پەردەوە دیبلۆماسیەتەکە یعنی باسی شتێکی علەنی نییە هێنانی مەزلوم عەبدی بۆ لای کاک مەسعود ئەمریکیەکان کردێن تورکیا داوای کرد حرەکەت هەیە لە پشتەوە کە بکرێن هەرێمی کوردستانە بێ خۆی پارێزێت بەڵام ناتوانێت خۆی پارێزە لە سزا ئابوووریەکە بەگەر عێراق پارێ نەبێ مەچی باش ئەو بخۆرەوە دکتۆر ئەو بخۆرەوە ئیسراحەتی خۆ وەرگرا من ئەخیر پرسیارەکەم ئیتر ڕاستیەکەی یەخەت بەرەیەم ئێمە لە بەردەم ئەگەری چارەسەربوونی ئەو گرفتە داراییانەی بینی هەرێمی کوردستان و عێراق بووین هەندێکیمان باس کرد مەسلەی تەڵتین و وەزارەتی دارایی چی ئەوێ و ئەوانە بەڵام شتێک ڕووی یا پێدەچێ وەڵێ لە دەرەوەی هەموو ئەو تێگەیشت نەبوو بێ کە خەریک بوو بۆمان دروستە بوو بۆ ئەگەری چارەسەربوونی کێشەکان تەمان چارەسەریش کە ئەڵێم دوای هەموارکردنەوەی بووجە و ئەگەری ناردنە دەروەی یان هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان سکاڵاکەی سەر و کۆماری عێراق بوو ئێدەی پرسیار ناکەم بادەم پێیەکەنی پرسیار ناکەم خۆی طبعا کەس تەوەقعی ناکرد ئەو شکاتێکی وا بکات لەکەیەکە و مشکیلانە هەیە نەبووە بۆ ئیستا لەم کاتا بۆ دیعایەک هەیە وەڵە دیعایش نییە ڕاستێک هەیە کە ضەیف سامی نەسریاتی بڕیوە سەرۆکاتی کۆمار کە من نایاسەیە ئەگەر ڕاست کە لە بوجا بۆی دەرە وەڵام دەنگەم ئاساییە خەتای منە ئەو من سێ چارەکە لەگەڵ تویا خەریکی گفتو بوو نا بەڵام لاکەم ئیمڕۆ ضەیف سامی ئەمەی بڕیوە میزانەی سەرۆکاتی هەرێم معلوم کراوە لە سەرۆکاتی کۆمار بەڵێ ئەفۆن دیاری کراوە بۆ ئەی بڕی ئەبێ ئەوەیە ڕوون بێت قسایش نەکرد پەیوەندی بەو یەک دوو پرسەوە نەبوو کە ڕاستیەکەی لاس کوڕەکەشی کە سزاراوە بە 991 میلیارد دۆلار داوایەکەنەوە ئەمانە هەمووی ڕەبکەیتەوە بۆ لەم وەختە ئەمەی وروژان محکمەی ئیتحادی ڕەتێکاتەوە یان ڕەتی ناکاتەوە ئەمڕۆ قەراری لەسەر ناوتی هەڵێگرم بۆ 18 مانگ بڵێ لەبەرەوە ئەبێ ئینتیزارکەین بۆی حکوم نین لەسەر بینەکان ئەوە بەشێکم مەگەر داواکارێکەی جێبەجێ بکرێ بۆ هەرێمی کوردستان باشە بم بورە ناهیلاک نەبوو بەڵام بەخوا مرۆ زۆر هیلاک بوو یاخوا لە ساغ بێت خۆش بێم بەردەوام خۆشحاڵم گفتگۆ لەگەڵ ئێوە زۆر سپاس دکتۆر سامان شاڵی سپۆری پێێنە دەڵێت بەخێر بێت بۆ زوو بە دوعا